پشتی دو سالان فرکسیونا پدکه بریاردا گو وگره ناو جواتا پارێزگاها کرکوک او بشداری جوینان ببه. اندامین فرکسیونا پدکه راگهاند گو پشتی گلک جوین و لیکولینک برفره وان بریارا وگره لکرکوک دایه. پشتی دو سالان ji boykotkirinê fraksiyona pedekê vegeriya nav civata parêzgeha Kirkûkê û biryar da ku beşdarî civînên civata parêzgehê bibin. Fraksiyona pedekê amaje bi wêyekê kir ku vegerîn û beşdarbûna wan di civînên civatê de li ser daxwaza xelk û aliyên siyasî ye. Endama fraksiyona pedekê Şoxan Hesîb ragihand ku wan piştî lêkolîneke hûr li ser her du hîmên sereke weke serkirdayetiya pedekê biryar da ji bo beşdarbûnê di civînên civata parêzgeha Kirkûkê de. یەکەم داواکاری جەماوەر وەڵام دانەوەیە بۆ داوای بەردەوامی جەماوەری خۆمان دڵسۆزانمان کە داوایان کردووە بە پێویستیان زانیوە کە ئێمە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەوان بین لە ئەنجومەن. هەنگاوی دووەم ئەوە بوو بەرپرسیارەتی سیاسی وەڵام دانەوەیەک بۆ داوای فەرمی سەرجەم کرد لە سیاسەکانی نێو ئەنجومەن کە ئاراستەی سەرکردایەتی ئێمە کراوە بۆ داواکردن بە کۆمەڵ بۆ گەڕانەوەمان بۆم دۆخواستیارە. دوای دیراسەکردنێکی زۆر و ئەهەمەلایەنە ئێمە توانیمانە سەرکردایەتی ئێمە بڕیاری کۆتاییدا و بە بەشداری بوونەوەمان لە کۆبوونەوەکانی ئەنجومەن لێرەوە بۆ ڕایگەشتی شارەکەمان ڕای دەگەێنین. ئێمە بەردەوام دەبین لە گێڕانی ڕۆڵی چاودێری. هەروەها سەرۆکê fraksiyona pedekê Hesen Mecîd jî eşkere kir ku armanca wan ji vegerîna nav civata parêzgehê ew e ku rola xwe di çavderiyê de bigirin û got her kesê ku bixwaze xizmeta xelkên Kerkûkê bike em ê bûyî bin. بگەڕێنەوە ناو مەجلیسی مەحافەزە دەوری ڕقابی وردی خۆمان بگەڕین. ئێمە هاتوینەتەوە وەکو کوتلەیەکی سیاسی سەربەخۆ نەبۆ دژایەتی کەس نەبۆ پشتیوانی کەسی تر. بەڵام هەر کەسێک یەک بەرد بخاتە سەر خزمەت بخاتە سەر دیواری خزمەتکردنی خەڵکی کەرکووک ئێمە لەگەڵ Piştî hilbijartinên civatên parêzgehên Iraqê di dawiya sala 2023 de mijara avakirin û hilbijartina hikûmeta xocî ya Kerkûkê bû sedema çêbûna nakokiyan di navbera pêkhatî û aliyên siyasî de. Di meha tebaxa 2024 de beşek ji aliyan li hotelek Reşîd li bajarê Bexdayê civiyan û îdareya nû ya Kerkûkê pêk anîn. Lê fraksiyona pedekê di wê civînê de beşdar nebûbû û ji wê çaxê ve boykota rûniştinên civata parêzgehê kiribû.